دنباش تماشاوان نجا کوبانه روشا لکوبانه شر لکوبانه دقومه اوه ناو نشانین میدیان جیهانیه ده همان دم داد نهادا لناوندین گرینگین بریار بدستین جیهان روشا کوبانه دیتا شروع کرن خواندنین جدا بو روشا کوبانه دیتا کرن وزیر دروی امریکا یه فرانسا گل کلاتین دن لسرخطن جبو کو دبیجن کو پیوسته کوبانه نکوه کوبانه پیوسته به آلیکاریه که گجگیر او روشا لکوبانه هی بیتا آسای کرن بالافرین امریکا ججاران پیتر bu deme 24 demejmerin buri nehirişin asmani kiriye ser Daesh navendin Daesh le derdurên kantona Kobane. Di nada li kantona Kobane şerrek ulan bu kolan şerrê sing bising şerrekî gelekî dijwar ku nêzîkî mehekê berdam dike YPG û YPG di gel çekdarên Daesh berdam e. Çekdarên Daesh wekî Asya Abdullah Seruka pêdî dibêje ku li hemû bajarên din hêzên xwe çekîn giran kom dikin pelamar û hêrişa کوبانه دیکند ناوا کوبانه دا برخودانه که گلک دجوار یا YPG و YPG و خلکی کوبانه هیا دماندم دا کوبانی دا خزا الیکاریه ج کردان دکم تایبتی لباشور کردستانه گلو آسیا الیکاریه باشور کردستانه بو کوبانیان دیچ از دایه به تایبتی کو گلک جاران دا خوانی تندان هر وها حلویس ترکیه و کوبتنی هفسنور کوبانه بو پتر شروع وکرنا داوی بو یرو پیشات میدانی ین روشا کانتونا کوبانه نها لستودگی شهرزاد یزدی اندام کمیته پیوندین در و لباشور کردستان یا پیادی دیگلمه هر وها ایدن معروف میوانمه لستودگیمه لباجر هولیری و اندام پارلمان کردستان کدو حوالبند شانده که پارلمان کردستان بو سردانا کوبانه ام خیرات نامه وانت خود کی که شهرزاد هم بخیر هاتن که پرسمایه که دنها دا کوبانه روشا کوبانه بتنه روشا که نافخوینین سردرین همو میگن زبلاحین جهانیه ده همان دم دا لناوندین گرینگین بریار بدستین جهانه و که نتوین افگرتی و که کوچ قاسپی گله که نتیتا بحث کرین گلو تو نرخان نتا بوی که چیه؟ بشک کوبانه آنا بویه وکو معشیتا سرکی وک حوالا یکم حوالا سرکی سر آستی میدیای جهانی سر آستی ناوندین بریاره سر آستی سیاستان نف دولتی کوبانه آنا نتنی برگریه بر روجاوا دکی یان بر بش دینی کردستان ده کوبانه آنا د سنگره پیش دید سنگره یکم دیه د شر جهانی توی لدیجی تیرورا نف دولتی سرپرشتیا داعش جبر ولو اف ایریشک شرکی استراتیجیکه نتنی محاصره و دو پیچ کردنا باجارکی بچوک و کوبانه نه ویا هولدانکش بۆ تێکدانا ئەو ئەزمونەیە دیموقراتی ئاگل ڕۆژاوای کوردستانê کەت ئاستی جێبەجێکردنê شۆڕەشا ڕۆژئاوا پشتی کەت قۆناغا دامەزرانکردنê و مەسەسێ di çarçova ڕاگەیاندنا خۆسەریا دیموقراتیک شێوازێ کانتۆنان لە هەر سێ کانتۆنێن ڕۆژاوا ئەف دو ساڵی jî داعش یعنی نەجارە یەکەمە ڕاستە ئەف مەهەکە شەرێکی گران داعش هەموو هێزا خۆ كوكريه ج رقه ج ديري ج جرابلس ج عراقي جي حمو تركيزا خو باو حمو سلاحي قرص بدس خستي او سلاحي قدقهيجي قال لك اليا هريمي بشجريات كن السريده تركيا لتفولوجي شكس اني دي اريشا خدا افمهك لي افنا جاريه كمجي داعش اف دو ساله هر دشر ديجي روجعافا وديجي اراده روجعافا وديجي شورشا روجعافا هك جيهان انا تازه بحثا مترسيا داعش دكه وشر لديجي داعش اعلان دكه اما لروجافا يكينين باراستنا جن ويكينين باراستنا قل افدو ساله لديجي داعش دجنجن وبده جاراجي داعش شكاندنه وبونه خدي ازمونك وتجربيك دور ودريج د تكشكاندنا في جروبا تيروريست جبرولو يعني انا لكاتا كده داعش تواني بو سباي دولتها جيش دولتها نكاري من البرداعش بالسكنن مديت لموصل ونافشين عربي سنة العراق دبي 4 ساعات باجار كي 4-5 مليون كستي دي وقت موصل داگير كر لسوريا هروها سبايا دولة البرنكاري بو جبرولو مرا دوی چارچوبه ده گرک نرخاندنا و برخودانا میجویی آنا ديروكي گل کوبانه اف مهک بردوامه کوبانه وقت چلو ستالینگراد د صدايا رابردوده فاشيزم نازي فاشيا نازي شكان كوباني انا ستالينغرادا صدا 21 وفاشيزم داعش واوان البش داعش
وێل سەر سنوورێ کۆبانێ بشکێن بەڵێ ئەو هەدەفگرتنا ڕۆژاوای کوردستانê پێشتر جەبهەت النوسرا jî hebûye û Daeş jî hebûye û bi salan ku tu dibêjî heta Kobanî jî gelek carên din jî bi mehan hêrişên gelek tune li ser Kobanê kirine. Bû bi hedefkirina Rojava jariyê Daeş û cebhet el-Nusra bi vî awayî. نه شخو نبس داعش يعني انا قام دبين داعش راس ولو وك عنوان وك ولو تسركي ده داعش ليه داعش قال لك الين تر وك جبهه النصره وقت اني زمان فرع قاعده فرميه لسوريا افانا ماويه كافزيدي دو سالا هر روج افا وك هدف دقرن داعش كما ولو سور لديجي روج افا ولديجي ملتما ولديجي كرد بعام لروج افا ولباشورجي اف 4 5 مه دست بكري الباشورجي اريشي كردكو بلاماري كردستان دك جبر داعش تحالفك قريج وقماره بين هالقرن بيرو هزري شوفينيزم عربي اب تايبت او كون بعسي بالشوازي بعسيات ولقال تزاوجك لنافانا اف شوفينيزم عرب وكون بعسي لقال يعني هالقرن بيرو هزري تندروي اسلامي بتشارشوفا برجسبريستيك عربي واواني بسر قاعده وش داعش يعني يجي تشارشوفا قاعده دركتي داعش وك انا داعش بي وك انترناتيفش قاعده يعني بري جيهان بحثا قاعده تكر انا داعش شونا قاعده قرتي كما روجافا هدف دقرن جبر تشارشوفا او شابولا سرهلداني قتشيبون وجير دهات قوتن بهارة عربي هر چند مع الاسف انا خويابو زفستانك اسلاما تندرو داعش برهمي او بهارا نراسبو جبرج دكاتك ده بام ورن سر سوريا جبر جرمترين نافشين او مثلا جير قوتن بهارا عربي لكاتك ده ايدي كسنما بحثا شورشيتك لسوريا همو جيهان سر آسته راگەیاندنێ سەر ئاستێ ناوەندên سیاسەتان نێو دەوڵەتی دەبێن شەرێ نافخۆی سووریا شەرێ تائفی شەرێ مەذهبی ji ber me wek Kurd li Rojava destpêka şoreşê de berî 4 sala 3 sal û nîva zêdetir nerînek me stratîjî xwendinek me stratîjî dûr û dirêj hebû ne em dikin pesnê xwe bidin yan bê wela em gelkî xariqin lê ispat bû me siyasetek rast kir me nerînek me rast hebû nem fîalî bû fail bû me zanî bû destpêkê de ji ber wilo rewşa Sûriye rewsek têkildarî gelek ملفên herêmîne rewşek mueqqed e mesela ew destwêrdana Tirkiye û hin hêzên dewletên kendavî Ereb di çarçova durskirina opozîsyonek Ereb li Sûriye opozîsyonek regesperest tundrew taybet helsûkewtê wê helwestayê beramber mafê gelê Kurd evana giş bûn faktor xizmeta rejîmê kirin şerê mezhebî pêşxistin îdî kes nema behsa şoreşê dike me destpêkê de me got ême em li dijî vê rejîmê ne lê em nelgel vê opozisyona regesperest û tundrewin xeta siyemîn em ê helbijêrin xeta şoreşa civakî şoreşa ji bo bunyatnana Sûriyek demokrat û fere û nemerkezî û gul Rojavayê Kurdistanê xweseriya demokratîk ana nimûneyekî ji bo çareserkirina qeyrana Sûriye bigiştî ji ber wilo ji ber ana em wek Kurd Rojava فاکتەرێ ji bo çareserkirina rewşa Sûriye û demokratkirina Sûriye û nimûneyek li ser astê navçê bigiştî li ser esasê pêkvejiyan û lêbûrdeyî û demokrasiyet û yektir qebûlkirdin ji ber wilo Daeş û ewanê li pişt Daeş bi vî rengê hov û bi vî rengê wehşî hewl didin vê ezmûnê belê kek şêrcamê çînye cem mêvanê xwe hewlêrê Aydin Maruf endamê Parlemanê Kurdistanê birêz Aydin em katew baş doênê şandekî Parlemanê Kurdistan serdanî Kobanê kirdibû berêsanîş lew şandeya bejdar bûn ewê êwe bînîtan rewşî meydanî Kobanê çi weke bû bîneran qiseyê li ser bike belê بله پێشکی زۆر سوپاسی بەڕێستان و زۆر سوپاسی میوانەکەشت ئەەکەین ئێمە سێ ڕۆژ لەوبەر لە مانجی هەفتیدا کە وەفدێکی پەرلەمانی کوردستان زیارەتی کۆبانیمان کرد ئەم وەفدە پێکاتبوو لە هەموو فراکسیۆنەکانی ناو پەرلەمان و وە پێکاتەکان ئێمەش منیش وەکو پێکاتێ تورکمان وەکو نوێنەری تورکمان لەناو ئەم شاندە بووین کە چوین بۆ بەرەو کۆبانی ئێمە لەو
ئەو وەفدە کە چوونی بۆ کۆبانێ حقیقەتەن لەو کاتەدا زۆر گرنگ و زۆر پێویست بوو لەبەرەوەی ئێمە لە نزیکەوە ئەو بارەدۆخەی کە لە کۆبانی هەبوو بینرا و دیترا و ئەوە بوو کە ئێستا ئێمە پاش ئەو سەردانەی ئێمە دەکەینە راپۆرتە و دەکرێتە تەقریرێک کە دەرێتە بە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی مناقەشە و متاڵعی لەسەر بکاتن ئێمە لەوێش کە ئەو زیارەتە کرا بۆ لە منطقەی سروج کە سەربەناحیەی ئورفەیە 3 کیلۆمەتر لە کۆبانی دوورە پاشەوی کە ئێمە لە سروج لەگەر وەفدی بەدەپە و لەگەر وەفدی پەیەدە و لەگەر وەفدی مەجلیسی نیشتیمانی کوردی سووری کۆمانیش کۆبنەوە کرا کە لۆ کۆبنەوەش دیار بوو ئەو لایەنە ڕێی جیاوازیان هەبوو لەسەر کۆبانی و لەسەر ئەو منطقەیە ئێمە کە وەفدی پەرلەمان زیارەتکردین لە ئەو منطقەیەوە بوو کە سۆز و هاو نیشتیمانی و پشتگیری پەرلەمانی کوردستان و پشتگیری خەڵکی کوردستان و بۆ خەڵکانی کۆبانی لە ئەو ناوچانە بوو ئێمە کە چوون بۆ زیارەتی ئەو منطقانە کە لەوێ ئاوارەی حقیقەتەن ئاوارێکی زۆریشە بوو نزیکەی 160,000 کەس لەو منطقەی کۆبانیان بەجێهێشت بوو داخلی خاچی تووچیا بوون کە لە منطقەی سروج نزیکەی 7 کەمبیش دروست کرا بوو کە ئێمە زیارەتی ئەو کەمپانەشمان کرد کە لە نزیکەوە ئاگاداری وەزعی بارەدۆخی ئەم خەڵکی کۆبانیش بووین ئێمە لەوێن دەرکە و برادرە بەڕێزەش باس کرد کە گروپی چەکداری داعش زۆر بەدرندانە ئەوە بوو کە زۆر بەدرندانە ئەزەتی دەداتە خەڵکی ئەو منطقانە کە ئەوانیش هەدفێکی ئامانجێکی نادیارن هەیە ئەوە بوو ئێمە لە دەی حوزێرانیش کە ئەوە بوو لە هەرێمی کوردستانیش لە بەتایبەتی لە ناوچەی مووسڵ و تلعفەر و لەو منطقانش کە شەریان بەرامبەر ئەو پێکاتانە کرا کە ئێستا لە مووسڵ کاکای دەنەکرد پرسیارەوە بکەین لە سنجار پاشوی لە ئێوە دەربازی کۆبانێ بوون دەربازی شاری کۆبانێ بوونە کە بە کورتی ڕەوشی کۆبانێ لە چ کۆبانێ لە چه ڕەوشێکا بوو کۆبانێ پێویستی بە چی بوو؟ بەڵێ لەوێن دەر حقیقەتەن لەوێن دەر لە وەزعی زۆر خراپ بوو شەڕێکی دژوار هەبوو وەزعی زۆر هەستیار بوو ئەوە بە ئێمە ویستمان کە زیارەتی ناو کۆبانیش بکەین کە ئەوە بوو وەزعەکە لە ناو کۆبانی زۆر خراپ بوو شەڕێکی دژوارە بوو تا کوێستا و شەرە بەردەوامە لە لایش کەشکامە بە چاوی خۆمان دیتن فڕۆکەی هاوپەیمانیش بردمانی ئەو منطقەیە دەکرد ئێمە کە لەوێن دەرکە ئەو کۆبنەوەشمان لەگەر برادران کرد لەگەر ئەو وەفدانە ئێمە لەگەر ئەوەدا من کە دامی و پشتیوانی خەڵکی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستانی گەیاندە ئەو برادرانە ئێمە کە لەوێن دەرکە بە چای خۆشمان ئەوەشمان دیت کە ئەو شەڕە کە دەکرا لەوێن دەر حقیقەتەن کە قووەتی یاپەکە و قووەتی پەیەدە لەوێن دەرکە لەگەر داعش شەڕێکی زۆر دژواریان دەکرد ئەو شەڕە دیار بوو کە دیفاع لە کۆبانی دەکرا و پژگیری لە کۆبنایدا بۆ مان و نەمان بوون ئێمەش کە وەکو وەفدی پەرلەمان کە لە نزیکەوە چاودێری ئەو منطقەمان کرد ئێمە هەدەف و ئاماجەمەوە بوو کە زیارەتی ناو کۆبانی بکەن لەبەر وەزع و بارەدۆخی خراپی و منطقانە نەمانتوانێت داخلی کۆبانی بەڵێ کاکێ شێرزاد ئەو ڕەوشانها لە کۆبانێ گەلی جاران بەرپرسێن کۆبانێ حکوومەتە کۆبانێ کانتۆنا کۆبانێ داخەزە ئالیکاریان دکە بتایبەتیژی داخەزە ئالیکاریان ژ هەرێما کوردستانی دکە هەتا دەبێژێت چەکان بدەنەمە ئەگەر ئەمە دیێشیانن مرۆڤیانە لێ چەکان بدەنەمە هەرێما کوردستانیش دەبێژن حتا بەرپرسێن ڕۆژاوا دەبێژن بەس پشتگیریان چارچوبێ داخوانیان دەرباسنا بۆیانە بیە پراکتی گەل ئەوە باشووری کوردستانی سەرۆکاتی هەرێمی ئەوە دەبێژن ڕاستە و توڕێکێکی نەبگەنە کۆبانێ بۆ ئالیکاریان ڕاستی پێویستیا کۆبانی ئانە مەرسەلا بەیاننامە و هەلوێستی نەزەری ڕاستە شتێکی باشە ئەم دەستخۆشیە لێتکن لێ دۆخ دە ئاستێکی دەی ئیدی مەسەلا بە هەلوێستێ نەزەری و بەیاننامە و ئەم لەگەلوەنە ئەڤەیە ئیدی تێر ناکەوێت ژبەر مەترسیک جدیە شەڕێکی گرانە ئانا کۆبانێ چاوێ جیهانێکیشی سەر کۆبانی
شەرێکی نەولۆ شەرێکی بچووکە شەرێکی استراتیجیکە بە هەموو معنای سیاسی و عسکەری و استراتیجی شەرێمان و نەمانەیە di çarçova di şexsê Kobanê de dixwazin destkeftê Kurda têk bidin ne tenê li Rojava Başûr jî hedef e Bakur jî hedef yanî beşê dinî Kurdistan rast e em gilî û gazinda dikin ji ber Kurdê me ne perçak ji welatê me ye em berî dewa ji xelkê din bikin ji hêzê dinî derekî û nêvdewletî û herêmî em gilî û gazindê me li birayê me hene taybet li Başûrê Kurdistan ji ber ezmûneyek lê heye statoyek heye دام و دەستگاه هەنە پەرلەمانە حکوومەتە 20-25 ساڵ ینی دەبووە هەلوێست ژوولۆ فەرەتر بە جددیتر بە پراکتیکی سەر عرد تشکی مەلموس یان نە مەسەلا بەیاننامە و هەلوێستا پێویستیا کۆبانێ هەموو جۆرێن یارمەتی هەیە لێ تایبەت مەسلێ بوارێ چەک و تەقەمەنی و وارێ سەربازی و سیلاح مەسەلە گداعش بچەکێ گرانتێ تەیارا ژێ دەرخەوەکی دن تانک و تۆپ و هەموو سیلاحی گران دەستوانده هەیە و لە کۆبانێ بکارتینن بەرامبەر ئەو ینی ئەو سیلاحێ سڤک و بچووکە دەست یەکینەیە پاراستناگەل یەکینەیە پاراستناژی لێ تەڤولۆ ji bergî îradak bihêz heyî bo berxwedanê û parastinê Daeş bi ser neketî ji ber wilo herêma Kurdistanê karı bêtir bike yanî serokê dîwana serokatiya herêmê dibêje ku berpirsên bilandên herêmê taybetî serokatiya herêmê hawlên xwe yên dîplomasiyê xistnekarî ji bo ku hêzên hevpeymanan li Kobanê bixin gelo bandoriya vê hebûye yanî em dixwazin ev helwêst berdewam bin bê sekin ji ber rewşek awarteyê em dixwazin ji herêma Kurdistanê taybet gibdeha qunsulxane li Hewlêrê hene elaqat heye em dixwazin yanî çi xwesteka me çi ye bira ev mesela piştgiriya berxwedana Kobanê û Rojava ji îtarê nakokiyên hizbî û siyasî di nav Başûr de derkev nav hêzê siyasî de yanî îdî wek meselak stratîjî hemû kes nakokiya bidin hêl ve meselak netewî stratîjiyê erkek li ser herêma Kurdistanê gerek vî erkê xwe erkekî niştimaniyê gerek bicî bike ji ber wilo li ser astê siyasî li ser astê diplomasî li ser astê serbazî li ser astê insanî hemû astekî bi zûtirîn kat gerek pîlanek stratîjî bêdanîn ne mesela tenê wela ez ê bi sefareta dewletkê li Bexdadê ya qunsulxaneyekê li Hewlêrê wela bê hepkî yarmetiya Rojava rast em destxweşî dikin ev jî têxwestin lê gerek di çarçova pîlanek stratîjî تشریعات هبن بریار هبن پارلمانا هرمه تشریع که درخه بو پناسا اعتراف کردنا رسمی و فرمی ازمنه ديمقراطي بكانتون روجافا gerek gelek şevazani yani tu rasenek ali dibe enek ali dibe valla Kobanê dûrî me yani veya bale kek şerdat ek buxwazi yarmetiye biku cedî bi hezar rêge heye ve semehen projeya saykil Parlamenê Kurdistanê ji bo ku etiraf bi kantonên Kobanê bi fermî bê kirin du jî serokê Parlemanî seredana baregehê PYD kir bû li bajarê Silêmaniyê ez barim tu jî bejdar bûyî gelo we efêket gelî got û bêş nekir bu ew projeya sana kevîte deng danê يعني اف جيرخني راس دوجي سردانك وفد برلمان سروك برلمان جبو بارجها بيد السليمانيه هبو ام سباس واندكن سيرفي سرداني لي ام او بروجي ساك تا انيزمان او تقريبا سيمه اجبروا له امرخنا وقلي وغازن داتكن يعني انا بشتي روش دقي استكي مترسيدار اجانو ام بخود حسن جرك برلمان هرمي ويتشاغي او بروجياسا اكتيف كربا بخصتا دنگدانه بخصتا نقاش دناف برلمان ده لما على اسف او بروجياسا سكني ما تبليغ زوربي زوري عندهم برلماني هرمي مذكر بون لسر يعني فا بتشوكترين تشتي قلت اف ازمونيه ديمقراطيه بشكي دين كردستان اوي قلت بون ابويا وبحث سربيه كيكر بله يعني انا ام دخوازنج انا وبيفدا بتايبت بشتي اف سردانا دوج بو ليفر السليمانيه وسردانا وفد برلمان جبو كوباني جي هر چند درنگ جي لي ديسا ولاتي وان باجاري وان ام سپاسيا وان كن لي ام دخوازن جوار نظري تك وار براكتيكي سر استي برلمان فشاري بخسر حكومتي ام بكينا برسك كاك ايدنكو كاك شهزاد علي كسرداني پارلمانی وفدی پارلمانی کردستان بو کوبانه سردانی بو که پیوسته امانه او قصانی که کلی او لیدوانانه که ادری به پراکتیک
ئێوە وەکو پەرلەمانی کوردستان سەردانی و مجرد سەردانێکی مەیدانی بۆ ئەن لە ئەجندای کاری ئێوەدایە ئەم سەردانانە بکەنە راپۆرتێکی ئەو راپۆرتە ڕەفع بکەن و ئیشی تری لەسەر بکەن. بەڵێ ئێمە ئەم سەردانەکە بە پشتگیری بە دامی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کرا ئێمە پێشترش باسماکرد دەبایە ئەم وەفدە ئی پەرلەمانی پێشتر دەبایە بچوبایە ئەمە لەبەر هەندێ زروفی وەزعی تایبەتی هەرێمی کوردستان و لەگەر وەزعی کۆبانی ئەوە بوو دواخرا ئەمە بوو لە هەفتی دا کامزی ئەو وەفدە زیارەتی کرد ئەوەش زیارەتێکی حقیقەتەن لە خۆیدا کە زیارەتیش زۆر مهم و گرنگە کە دامێکی پژیرێکی معنەویە لە عینی کاتیش دەکە ئەو دامە کرا لە پراتیکیش ئەو دامە ئاکرێتە ئەمە لێرەدا ئێستا مەسەر ئەو برادرە بەڕێز بشەوە باس کرد کە كذا دەبێت دەمی بە دامە بێک و دامی سەربازی بێت و یا دامی چەک و تەقەمەنی بێتن بۆ ئەو منتقانە حقیقەتەن ئەوە شتێکی زۆر زەحمەتە لەبەرەوەی چکە کۆبانی یەک دوورە لەو منتقەیە کە لە منتقە ئێمە دووش ئێمە ئێستاش بەخۆ هەرێمی کوردستان پێشمەرگەش لە حالەتی حربە و لە حالەتی شەڕە لەگەر داعشتا ئێمە لەگەر ئەوە داین کە ئەو شێوانە دەبێت کە بە شێوەیەکی ئاشتی و ئەو مەسەلانە چارسەر بکرێت و ئێمە دیسانەوە دەرێن بەو گروپانە و بەو لایەنانە کە ئێستا لەسەر ئەرزی واقعتە ئیشێ دەکەن بە تایبەتی مەجلیسی وەتانی کوردی سووریا و پەیەدا دەبێت مووقوفیان یەک بگرێتن دەبێت مووقوفێکی یەکبوونیان هەبێت و بەرامبەر ئەو ڕووداوانەی کە لە سووریا و ڕوودا بە تایبەتی کۆبانێک لەبەرەوەی پێویستیان بەو مووقوفەیە ئێمە لە زیارەتیش کە چوین بۆ کۆبانی کە کۆبرەوەمان لەگەر ئەو برادرانەش کرا کە بە تایبەتی وەفدی پەیەدا و بە تایبەتیش لەگەر وەفدی مەجلیسی وەتانی کوردی ئەوە بوو کە ئەوان دیار و ڕێی جیاوازیان هەبوو لەسەر کۆبانە ئێمەش لەوێشمان ئەو قسامان کرد کە دەبێت یەکبوون هەبێت و دەبێت پێکەوە کار بێتن لە عینی کاتیشدا ئێمە ئەوەش ئەڵێن کە دەبێت ئەو خەڵکانەکە لە کۆبانیە و لە هەرێمی کوردستانە کە ئێستا ئەو لایەنەکە مختصم بەو ڕووداوا دەبێت یەکەم دامی حکومەتی بەڵێ ئێستا بەڕێزان خۆپیشاندانەی بۆ پێشگیریکردن لە بەرخودانی کۆبانێ لە شاری سلێمانی بەڕێوەچێ بۆ زیاتر زانیاری ئێستا چنەلای پەیامنێرمان هێمن محمود لە ناو خۆپیشاندانەکە هێمن ئەم کاتەوە باشەکە زیاتر باسی ئەو خۆپیشاندانە بکەیت. بەڵێ هەکار ئەم گرتبوونەوەی لە بەردەم سەرای سلێمانیە کە ژمارەێکی زۆر لە هاوڵاتیان لێرەدا کۆبەتەوە و ئەم گرتبوونەوەیان بەمەبەستی ئیدانەکردنی ئەو ڕووداوانەیە کە ئەو ئابلۆقەدانەی کۆبانیەوە داوا لە وڵاتانی هاوپەیمان دەکەن کە هاوکاری کۆبانی بکاوتاوەکو لەو ئابلۆقە سەربازیە خزگاری بێت چەپ و تەقەمەنیان بۆ بنێرن و هاوکاریان بکەن لێرە ئەم هاوڵاتیان لێرن کەم کردبوونیان ئەنجام داوە من ئەمەوێت لە زاری خۆیانەوە گوێبیستی ئامانجی کردبوونەوەکان ببم یارمەتیم بێ نزیکم بیتەوە ئەم کردبوونەوەی ئێوە تاکەی بەردەوامە بن. بەڵێ دیارە دەنگ باش نایێت بەڵێ هێ من ئەگەڕێنە وڵات بەڵێ کاک شێرزاد کاک ئەیدەم باسی ئەوە کرد کە هەڵکەوتەی جوگرافی کانتۆنی کۆبانێ ئەوە ناهێنێ ینی ئەو ئیمکانیەتی نییە کە بتوانین کەلوپەلی سەربازی بۆ کانتۆنی کۆبانێ ڕەوانە بکەین. یعنی ڕاستە کۆبانێ وەکو شوێن داعش محاسرە کردی و العالیە تورکیە سنوورێ باکوورە کوردستانی و تورکیە ئەم زانین یعنی علاقەتە تورکیە لەگەڵ داعش و بە هەموو شێوازە خود تورکیە پشتێ ئێریشێت سەکنە بە هەموو ڕەنگە لۆجستی و استخباری و عسکەریە بە ئیدی حقیقەتەکە ئیدی جیهان هەموو باز دکە لێڤەیە نابوو وەک پاساوەک گمەرە لاوازیە ئالیکاریات بکە یعنی هەزار ڕێگە هەیە زانە هەر چەند زەحمەتیجی هەبێ ڕێگە هەنن تۆ باشە تو کارو وەک هەرێم پەرلەمانە هەرێمێ بریارە دەرخە بۆ هەموو جۆرە یارمەتیە سەربازی و نەسەربازی کانتۆنا جەزیرە سەر سنوورێ باشوورە تو بگین کانتۆنا جەزیرێ ئەو چارچۆڤایجا کانتۆنی ڕۆژاوادا کار ڕێگا بدۆزن یعنی ڕێگە هەیە تو بخوازە ئالیکاریە برەنگێکی جددی و ئاکتیڤ بکە
تكاره مثلا والله موقعي جغرافي و نه پاساوکیش بوگ مرا قلسید هلوستا مرياد هب برامبر افبر خدانا ديروكي انا لكوباني هي يعني انا مثلا گتو برلمان هرمي حكومتا هرمي سروكايتيا هرمي وقدام دزگاه فرمينه بشوازكي استراتيجي نتوي بتاثير اجنداين حزبي واجنداين سياسي تنج هناك لاينين قدنا فان دامو دزگانا ده وقبدا خود چارچوفا فان 3 سال تاري ده هلوستين واني تنگ ونرين تنگ بون ريگر گرك يعني علاقات لناف افهر دو بشي كردستان روجاوا باشور گرك جميج ده نا انا پشتي داعش هاتيت كو كوباني داگير بك ام انا بحثا اليكاريا وتنسيق ومهنگيت كن گرك جميج ده شورشا روجاوا شايستي پشگيريه بو شورشا روجاوا شورشك جبو همو بشي كردستاني گرنگو رولك وي سركي هي بله مجارة تنسيق دنا بين جبهات اجتماعية كردية سوريا ودنا بين بيد داوكو كي ايدن بيجي جلو اف تنسيق بودن هذا نينا اگر هبه بديتنا طبعا دوري يعني قسم ميواني تي بريجي مفهم كر بحثا هناك ناكوكي ونرين جواز نزايم برسيارا من اف نرين جواز چلو انا برخدانا كوباني از نابينم قابلي تو جوازيه وهر هيج كردك هبه للدنيا بيج والله نرينك مني دن هي بيج قال دفاع كردن الفي مقاومه وبيشجريا برخدانا كوباني وبيشجريا خلكي كوباني وبيشجريا روجافا يعني هريما كردستاني اف هناك لاين انجمنا اجتماعي كردي ان هم طرف هم بارتي تيدا بتايبت هول ددن اف روشاق الكوباني روداي اف اريشا مزنق مهكه واف برخدانا قهرماني هول ددن والله ايجاد خوازن دي ستيكفن او خالن قبرت تدي نقاش لسر تشيبوبو وبحثا دو هيزي عسكري بكن قم بس افا نجي نقاش يعني اصلا شرمش بوفان اليانا قد كاتك ده ملتي ما توشي جينوسايد بدورنيه يعني انا كوباني دبر ما ترسيك ده سيفيلي ما ملتي ما بحزاره وده حزاره ملتي ما توشي جينوسايد ممكن بفي السردستي اف جروبا توريستي داعش جهنك لاين ورن فيرو شي استغلال بكن مراهنات بكن حانك لاين هبون بلكي مراهنات ذكرن كوباني بكفو او يجي لقل ائتلافه وورن وشخور الكوباني يعني براستي اف حساباتني شرمي يدي جبوفان هزانا يحاول ددن فيرو شي استغلال بكن جبو اجنداي اخوي حزبايتي وبحثا دو هزن عسكري ام دبيجن ايدي مسألة هزن عسكري برا كس خونا للسر نبين وكس خونا جي نبين كوباني ويبكفه بله اما فينيا بله كاك ايدن او كو برلماني كردستان بيتانايا اگر به بتوان علاقات الدبلوماسيه كان خطان بكار بين بتايبتي لما خيرا زور وفد برلماني كردستان سرداني ولات جواز كان اوروبا يعني تاچند بيتوايا اگر ايش لسر او بكريت كعلاقات الدبلوماسيه كان بكار بين لخدمتي او روشي لكانتوني كوباني هي تاثيري دبه بله چار سەرکردنی ئەو مەسلەیە پێش ئەوەش دەبێت بە بەڕێگای دیبلۆماسی بەڕێگای ئەو مەسەلانە بکرێتن بەڕێگای پەیوەندیەکان بەڕێگای ئەم لایەنە بکرێن کە مختصن بەو مەسەلانە ئێرە مەسەلەن پێشەوەی کە باسی کە چاڵەچەکانی وەفدی دیبلۆماسی هەرێمی بکەین من پێشەوەی جوابێک بۆ ئەو برادەرە بەڕێزە کە وتی کە تورکیا بە شێوەیەکی لە شێوەکان کە دامی داعشی دەکە و کە ئەمن لێرە دەڵێم کە ئەم قسانە هیچێک لە مەسلحەتی واندانە ئێمە کە ئەو وەفدە چوبینە کۆبانێ ئەمە بە چای خۆمان دیتمان لەو حدودێک کە نزیکە لە کۆبانێ نزیکە لە شەڕەکە کە ئەو کات ئەمە دیتمان دا ئیزعافی تورکی داخلی کۆبانی بوون ئەوە بوو بریندارەکانی یابەکە و پەیدان داخلی تورکیایان دەکرد ئەو یەک لەو بەڵگەکانە کە لە ئەرزی واقعتە تورکیا یارمەتێکی زۆر مرۆیی و ئینسانی دەدات ئەم خەڵکەی لەوێندار دووەم شت ئێمەدا لەگەر ئەوەی داین کە حکومەتی هەرێم پەرلەمانی کوردستان دەبێت بە شێوەیەک لە شێوەیەکان کە ئیتیمامی بەو عیلاقەت دیبلۆماسی و دامی پشتگیری نێودەوڵەتیش بکاتن یەک لەوانە دەبێت کە تاکو ئێستا هیچ وەفدێکی ڕسمی حکومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان سەردانی تورکیا نەکرد کە بۆ ئەوەی بتوانن بەڕێگای تورکیادا کە دامی تورکیا وەرگرن پشتگیری تورکیا وەرگرن بۆ کۆبانێ ئێمە ئەو بەس ئەو بەڵام پێدا سەرروکی پێدا ساڵح مسلیم لە تورکیا بووە حتا کانتونی کۆبانێ بە فەرمیدا یارمەتیان لە تورکیا کردووە بەڵام ئەڵێن
تا ئێستا یارمەتیان نەدەوە حتا پێچەوانە باسیەکەن. بەڵێ پێشەوەی کە بەڕێز ساڵح مطلق کە زیارەتی ئەنقەرە کرد لەگەل لێپسراوانی تورکیا دەکۆبنەوە بۆ ئەوە بوو ئەوە بوو ئەو کە لەو کۆبنەوەدا من نازانم نەتیزای ئەو کۆبنەوە چ بوو ئەمە دەبێت کە ئەو کۆبنەوە زۆر بکرێتن پێویستیان بە دامی بە پژگیری تورکیا لەبەرەوەی تورکیا لە منطقەیە و بەرادەرەز باش کرد کە دەورێکی باڵا دەبینێت دەورێکی کاریگەری دەمێت بۆ ئەوەی بتوانێت لەوێن دەوری خۆی هەبێت لێرەدا ئێمە کە لێرەش دەبێت تورکیاش هەندێک شەرتە بوو کە بۆ پەیەدە ئەوە بوو دەبایە پەیەدەش هەندێ سیاست هەیە مڕاجعی خۆی بکاتە لەو منطقەی پێویستی بۆ هەیە چکە ئێستامە لە حالەتی شەڕین لە حالەتی گروپێکی چەکدار گروپێکی ئێرهابی دەوێ بەڵێ بێگومان کاک شێرزاد بەرسفەیە بۆن لەبەر هەموو جیهان ئێستا باسی ڕۆلی تورکیا لە پشگیری داعشەکە نە تەنیا پەیەدە و ڕۆژاوا باسەکە جۆ بایدن جێگیری ڕئیسی ئەمریکا باراک ئۆباما پێش هەفتەیەک بەڕاشکاوانە وتی تورکیا و کۆمەڵک دەوڵەتی کەنداوی عەرب پشگیری داعشیان کردووە و داعشیان گەورە کردوون ئەم سۆرانیا خوین یا بکورمانجی ئیجار مەسەلە يعني رولا تركيا د پشگیریا داعش ده بیا همو جهانانه بحث بريطانيا بري سه 4 روزا جي تركيا خواست علاقتها خل قال داعش تفسير بك بله انا خودیشاندان بردرگی سرای باجار سلیمانیا بله هم نکر زیاتر لسروی که او خوبیشاندان چه بر اباو رژیم جربانی خوبیشاندان که چندن بله بەڵێ هەکار ژمارەی ئەو کەسانی کە لێرە گرتبوونەوەکان کردووە ژمارەیان زۆرە دیارە چالاکوانێکی و تەمەکراوێک ئەم گرتبوونەوەیان ئەنجام داوە کۆبوونەوەکە با دروشتنەوە و پشتیوانیکردنی هاوڵاتیانی شاری سلێمانی بۆ کۆبانی بەڕێو دەچێت کە نوێنەری چەندین لایەنی سیاسی شتیدایە کە ئەوان پشتیوانی خۆ دەکەن ئەوانەی کە لێرەن ماوەسایانی ئاینی لێیە و هاوڵاتیانی لێیە و هەمە ڕەنگانی هەموو چین و توێشێک لە هاوڵاتیان لێرە هەن ئێستا ئەگەر هاوکارە وێنەگرەکەم یامەتیم بە هاوڵاتیەکەم لەگەڵا کە بۆ خۆی دەڵێ کە ئەم هاوڵاتی کۆبانێ ئەگە یامەتیم لێت ئێرە تۆ وتت خەڵکی کۆبانی باسی کۆبانی من خەڵکی کۆبانی ئێستا سپاس دەکەم هەر کەس دڵێ خۆی بە کۆبانی لێ کۆبانی شتێکی ناخەزێ کۆبانی بەس سەلاح خوازێ خەڵک لە کۆبانی زۆرە من لە پێشتری 22 ڕۆژە من ئەتوانم بڕمەوە بۆ شەر هەر کەسی کۆبانی ئەتوانێ بەڕێ بۆ شەر بەس سەلاحی نییە تشتێکی دنیای حقوق الإنسان شتێکی ناخوازن بەس سەلاحی خوازن خەڵکی کۆبانی زۆرە خورد و جوانی خۆن خۆر مناڵی خۆتوانی شەر بکەن ئافرەتی خۆتوانی شەر بکەن بەس سەلاح دەبێت هیچی نابێت کێ و هاتی وێرە لەم ئاوارە بوونایەتونیان چۆن من یەک ساڵم لێرەما لە یەکم ڕۆژی شەڕی داعش زودی کۆبانی من ئەتوانم بڕم بەس سەلاحی نییە مشکلێ ئێمە سەلاحی نییە وەکو هاوڵاتی خەڵکی کۆبانی زۆرن لە باشوور زۆر ژمارەتان زۆرە و ئەتانەوێت دەگەر چەکتان بنێ بچنەوە کۆبانێ ئێمە خەڵکی کۆبانی لێرە زۆرن لە باشوور زۆرن لە هەموو دنیای خەڵکی کۆبانی زۆرە و ئەوە تەلەڤیزیۆن و ئەعلام بێلت کێ دەگوت خۆیان دەکێ خەڵکی کۆبانی و خەڵکی کوردی لە شەرەف ناموس چقا زۆرە خەڵکی کۆبانی لێرە زۆرە مشکلەی ئەیمە سەلاح نییە ئەگەر سەلاح بێ یەکی کۆبانی لێرە نامێنێ نەب ئافرەت نە مناڵ و نە پەیوا کەسێک لێرە نامێنێ هەر هەمی کەس بڕۆ بەس ئەتخوازم تشتێکتان بێنێ ئێستا ئینسان 20 نەفەر خەڵکی کۆبانی ڕۆشتووە بۆ تورکیا حکوومەتی تورکیا هەمی خستنە حەبس زیندانە ئێستا تعزیبێ بان دکن تصل خەڵک بە ئافرەت و مناڵ وێرە تعزیب دەست خۆش بێن بەڵێ هەکار دیارە دەنگ تێکە لە بێلەوێ دەنگ زۆر بە باش ناگا ئەو کاتی ئێمەش تەحدیدە پێم نێرمان من محمود لە شاری سلێمانی سپاس بەڵێ کاک شێرزاد هۆن وەکو پەیەدە تێنە تومەتبارکردنش لە هەند بەرپرسان باشووری کوردستانی و هین هەند ئالیێندن لە ڕۆژاوای کوردستانی تەهمیش دکەن هین هەوڵ دەدەن هەر تشتێکی لە بن باندۆری لە بن دەسەڵاتەوە بێ گەلو بوو ناوەیە تهمەتێک بێواتەی ڕاست نییە ئەو ئالیانە ئەوان خودور خست ئەو لە دەرەوەی وڵاتی خومان ئەو لە دەرەوەی شۆرەشێ بوون ئەو لە دەرەوەی بەرخوادانێ بوون نەلگەل ملەتێ خوبوون لەش دەرەوە بوون چون تەولی کوالیسیۆنێ بوون ئەتیلاف لە ئەستەمبولێ بوون گرێدایی ئەجندایەن تورکیا و غەیری تورکیا چون بەشدار بوون دە پیلانەدا لە دژی ملەتێ خۆ دژی پرسگرەیە کاخۆ لە جنێڤا دودیا هەوڵدان لۆزانێک دن دروست بکەن یعنی ئەو سیاست ئەوان غەڵەت بوو خوێندنەوان ژرە و شێرە غەڵەت بوو هەبوونەوان سەر عەردێ
لاواز بوو تو نەبوو نەدنا ملەتێ خۆ دەبوون بالنەتیجە ملەت شۆرەشێکی دمەشینە ملەت ئەزمونەیەک دیموقراطی دامەزران خۆسەریا دیموقراطی ڕاگەاند ئەف ترێنا ئەف حرەکەتا تاریخی دیرۆکێ ناسەکنە تو نە سەر عرد بێت تو نەدنا ملەتێ خۆ دەبێت تو نەف يعني تنا كاريجر بت تنا فاعل بت او دبيجن ريجريج ما تكرن نا ريجري برا كرم كسكي ريجري لوان نكريه او خونو خيال نوان هبون بندبون لجنيفا دوديا فقرن وهر الشاميه بفن دا صلاه دار يعني او نرينيوان غلط دركت سياسه وان شاش بو تشوت بو جبر ولو تو هبون وان تني ما تشذكر للدجي ما حيا انا جي اجا تاني زحمتنا بش بو او مسالات تركيا يعني بمن سيرق ميفانيته دفاع هلوستا تركيا دكاتك دا انا حمو كزاني كي لبشتي داعش لكوباني تركيا براستوخو لبش داعش دسكني ولديجي تركيا انا دستيد نافخوينا ملتي مال باكور ده بدها جنجو كتشي مال باكور خلكي سيفيل خو بشاندانين جبو بشجريا كوباني بدها خلكي شهيد باكور كردستاني تركيا انا حمو جيهان تسيري هلوستا تركيا بكل بر شري الدولي ديجي تيرورات بالك هيك هلوستا كاك شيرزاد دمي قالك يندك ما يكاك ايضا اگر سنجيك تبي بقصه كان كاك شيرزاد فرمو اجابه كورتي بله من لگر اویدام استاش ودارم او برادرانا بتایبتیش کا پیاده و او کردانه کسلو منطقانه دەبێت پێش ئەوەی کە ئیتیهامی بە تورکیا بکەن دەبێت داعمی پشگیری تورکیا بەوانە زۆر گرنگە لەو منطقەیەدا زۆر سوپاسا دەکەم. آخر ئێمە لە دژی تورکیانین بەعکسەوە دەولەتێکی دراوسێ ئێمە ئەڵێن تورکیا بۆ ئەو فۆبیای لە دژی کورد لە ناخی تورکیا یعنی پێتان خۆشە داعش لەسەر سنوورت بێ باشترە کە خۆسەری دیموقراتی لە کانتۆنەکانی ڕۆژاوا بێ ئەمە دوسێ ساڵ سنوورمان پارێزراوە لەگەڵ باکووری کوردستان و تورکیا ئێمە لە دژی تورکیانی بەڵام تورکیا هەر دژایەتی ئێمە و گەورەترین بەڵگە ڕۆلی تورکیا لە پشگیری داعشە کە هەموو کەس باسەکە ئەمریکا باسەکە بەریتانیا باسەکە هەلوێستی تورکیا بەرامبەر شەری نێودەوڵەتی داعش چییە هەلوێستێکی بێدەنگێ هەلوێستێکی شەربابەت gelekê bez demê me hindik maye Aydin Maruf endamî Parlemanî Kurdistan ke doyênê serdanî Kobaniyekê dibû li stûdyeka me Lawlêr her wiha li stûdyên me li Silêmaniyê Şêrzad Yezîdî endamê Komîta Peywendiyên derve ya Partiyê Ketiya Demokratîk PYD li başûr gelek spas bi tevlî bûne. Belê temaşevanê nêcaha ya Romaleke din û gotûbêjkirina pirseka germa dinya Rojava Kurdan aha li vir li stûdya NRT dixwêr û xweşiyan dabe.